دوای کشانەوەی نوێنەرەکانیان کۆمەڵی دادگەری فشارەکانی بۆ سەر دەسەڵاتداران زیاتر کرد تا ئەوەی هەڵبژاردن لە وادەیەی کە دەستنیشان کراوە زیاتر دوانەخرێت. بەرپرسی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەریش ڕایدەگەیەنێت حیزبەکەی بۆ ئەنجامدانی هەڵبژاردن ئامادەیە. ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان هەمیشە ئامادەین بۆ هەڵبژاردن و هەمیشە کار بۆ ئەوەکەین کە لە هەڵبژاردنەکانە بەشدار بین و لە هەڵبژاردنەکانە زۆرترین کارێکین بۆ ئەوەی کە دەنگی دەنگدەرانمان بەدەست بێنین تاوەکو بتوانین لە ڕێی هەموو دامەزراوانی کە ئێمە لە ڕێی هەڵبژاردنەوەکانەوە ئەچین ناوی کاری تیاداکەین خزمەت بە هاوڵاتیانەوە بە کادیر و ئەندامانی خۆمان بکەین لەو پێناوەشدا هەموو ئامادەکاریەکە گرینە بەر و لەو پێوانەوەدا هەموو هەوڵێکی خۆمان ئەخەینە گەر تاوەکو بتوانین بە باشترین شێوە بۆ پرۆسەکانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە عێراق لە هەر شوێنێک ئەنجام بدرێم ئامادە بین. یەکێک لە شارەزایانی پرسی هەڵبژاردن بە دووری دەزانێت هەڵبژاردن لە کات و وادەی خۆیدا بەڕێوە بچێت بەو پێی یاسای هەڵبژاردنەکان و تۆماری دەنگدەران و ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکان درێژەی هەیە و چارەسەر نەکراوە. بە دووری دەبینی بەڕاستی لە ئێستادا هەڵبژاردن بکرێ و گەرنتی بە ڕێسوونی پرۆسی هەڵبژاردنێکی پاک و بێگەردیش بەڕاستی هیچ گەرنتیەک نییە بە تایبەتی کە تۆماری بەیامەتری کۆمیسیۆنی کوردستان لەگەڵ تۆماری بەیامەتری کۆمیسیۆنی عێراق 434,499 جیاوازیان هەیە و جگە لەوەشکە یاسای هەڵبژاردن ئیشکالیەتی هەیە لەوەی کە نەیتوانیوە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی ناوچە جیازیەکانی هەرێمی کوردستان بکات. سەرەتای ئەم مانگا کۆمەڵی دادگەری کوردستان لەسەر پێشنیازی سەرۆکی کۆمەڵ و لە کۆبوونەوەی گشتی حیزبەکەیدا بڕیاریدا بە دەست لە کارکێشانەوەی سەرجەم نوێنەرانی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتی خۆجەیی سلێمانیدا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.